ئەمە دیمەنی بازاڕی جەوازەکەیە لە شاری سلێمانی، دیارە بەهۆی کوژانەوەی کارەبای نیشتیمانیەوە بەشێک لە دوکانەکان ڕووناکەرەوەیان بەکارهێناوە، لایەتی شەحنیان بەکارهێناوە بۆ ڕووناکردنەوەی دوکانەکانیان و بەڕێکردنی کڕیارەکانیان. دیارە لە کاتژمێر 2:30 ئەمڕۆوە کارەبای نیشتیمانی کوژاوەتەوە. من لە بەشێک لە دوکاندارەکانم پرسی، وتیان نازانین هۆکار چییە، بەڵام ماوەی چەند ڕۆژێکە بەو شێوەیە و لە چەند کاتێکی جیاوازدا کارەبای نیشتیمانی دەکوژێتەوە. ئێمەش بۆ بەڕێکردنی کڕیارەکانمان ناچار دەبین لایەتی شەحن بەکاربێنین و لەبەر ئەوەی دوکانەکانمان بە تەواوەتی تاریکە. دیارە ئەمە دیمەنی بازاڕی جەوازەکەیە و دوکاندارەکان لایەتی شەحنیان بەکارهێناوە بۆ ڕووناکردنەوەی دوکانەکانیان. ماوەی زیاتر لە 2 کاتژمێرە کارەبا لە ناو بازاڕەکەدا نییە و دوکاندارەکان بەم شێوە دوکانەکانیان بە لایەتی شەحن ڕووناک دەکەنەوە بۆ ئەوەی کە بازارکردنەکەیان نەوەستێت و دوکانەکانیان دانەخەن.